تەوەری باسەکانی ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێزیانە کە ئەم بە نێردەیە بە فەرمی هاتوون بریتی بووە لە سێ خاڵی یەکەمیان لەسەر ئەو گرفتانەی لە مەرزی شۆشمێ بە تایبەتی هەیە لە ڕووی قەتعی ئەنتەرنێتی و سیستەمی ئەنتەرنێتی هاتووشا وڵاتیان کە ئێمە گلەیەک گازندەیەکی زۆرمان ڕۆژانە بۆیەتەوە کەوا هاوڵاتیانمان تووشی گرفتی هاتوچۆ ئەبن بەهۆی ئەوەی کە سیستەمی ئەنتەرنێتیەکە خاوە یا زۆر جار ئەوەستێت ئەمە لە ڕوویەک و لە ڕووی بازرگانیەوە ئێمە ئەمانەوێت لە ئایندا مەرزی شۆشمێ تەوێڵە کە ئێستا مەرزێکی لاوەکیە کۆمەڵێک ئاڵوگۆڕی بازرگانی تازەی تیا بکرێت کۆمەڵی پێشاتی تازە هاتۆتە پێشەوە دیارە بە ڕێزیشیان لەسەر ئەو وارە بە هەمان شێوە هەم داکۆکیکارن هەم پێشنیاریان کردووە کەوا زیاتر گرنگی بە وارە بدرێت و خاڵێکی تریش کە باسمان کردووە بەردەوامی ئەم چاوپێکەوتن و کۆبوونوانەیە کە بەردەوام بین لە ئایندا بە شێوازێکی بەردەوام هەم ئەوان سەردانی ئێمە بکەن ئێمە سەردانی ئەوان بکەین و کۆمەڵێک ئیش و کار هەیە کە خزمەتی ڕاستەخۆ بە هاوڵاتیان ئەگەیەنێت یا کۆمەڵێک پەیوەندی ئەگەر تازە بکرێتەوە ئەگەر بێت و باسوخواسی لەسەر بکرێت پێم وایە لە ئایندا هەردوو لامان سودمەند دەبێت. در این راستا صحبت‌های خوبی انجام شد. لە ڕاستیدا قسەکردنی باشمان هەبوو لەسەر ئەو کێشانەی کە پەیوەستن بە مەرزەوە و لێک تێگەیشتنی باشمان هەبوو لەسەر ئەو کێشانەی لە نێوان مەرزی هەڵەبجە و پاوەدا هەیە هەوڵ بدەین چارەسەرێکی گونجاویان بۆ بدۆزینەوە لە بوارەکانی هاتوچۆ بازرگانی گەشتیاری و ئەو جموجوڵانەی لەم مەرزەدا دەکرێت متمانەمان هەیە هەم لە هەڵەبجە و هەم لە پاوە ئاستی گەشتیاری بەرز بێتەوە لەسەر مەرزی شۆشمێ قسە لەگەڵ حکومەتی ناوەند و هەرێم بکرێت بۆ بە نێودەوڵەتیکردنی ئەم مەرزە در مرز شوشمین و به ویژه رسمی شدن اون از جانب دولت مرکزی عراق و همچنین اقلیم